فستیوالی ئاسمان فستیواڵێکی نوێیە تایبەتە بەکاری فلم وارووا وێنەگرتن وارووا فلمنامە دیارە لەم فستیواڵەیە کە بۆ یەکەم جارە لە شاری مەهاباد بەڕێواچێت بەشێک لە هونەرمەندان و فلمسازان و کەسانی کە بە تایبەت لە نێو بواری فلمە کارەکەن دەرفەتێکی باش بۆی کە کارەکانیان بتوانن نمایش بکەن وارووا کێبڕکێ بکەن و بەشێک لە کاری فلمسازانیش یاخود بڵێم هونەرمەندان بە شێوەیەکی گشتی لە نێو فستیواڵێکی لەم جۆرەیان نمایش بکرێت و کۆبنەوەیەکی باشیشە بۆ ئەوەی کە فلمسازان جارێکی تر وارووا هونەرمەندان بتوانن لە ڕێی ئەم جۆرە فستیواڵ و چالاکیانەوە لێکتر نزیک ببنەوە و بیر و ڕابگۆڕنەوە بتوانن کارەکانیشیان بە شێوازێکی باش لە نێو فستیواڵەکە نمایش بکەن بۆیە فستیواڵی ئاسمان بۆ ئەم ساڵی یەکەم خولی دەستی پێکردووە و هەروەها وا بڕیارە کە چەندین بە بڵێن بابەتی جیاوازی بۆ ساڵانی ئایندە لە خۆی بگرێت و فستیواڵ بەردەوام بکەن. یەکەمین فستیواڵی ناوچەی فیلم و سیناری و فۆتۆی مەهاباد بە ڕاگەیاندنی براوەکان کۆتایی هات. قۆناغی یەکەمی فستیواڵی ناوچەی فیلم و سیناری و فۆتۆی ئاسمان کە لە شاری مەهاباد و لە هۆڵی یەکگرتووی ئەو شارە بەڕێوە چوو بە دابەشکردنی خەڵات بەسەر براوەکاندا کۆتایی هات. فستیواڵ و مهرەجانەکان کە لە ناوچەکان لە شارەکان بەڕێوە دەچێت زۆر گرنگی پێ بدرێت بەو هۆیە کە تەواوی لاوەکان و گەنجەکان و هونەرمەندەکانی هەموو ناوچەیەک دێن پێش هەموو شتێک یەکترناسین زۆر گرنگە لەسەر ئەوە کار دەکرێت ئەو تەبادولی فەرهەنگ و تەبادولی کولتورانە دێتە ئاراوە دێتە پێش فستیواڵێکی وەک ئاسمانیش کە لە مەهاباد بۆ ئەوەڵ جار بەڕێوە چوو دیارە بۆ ئەوەڵ جار بوو بەڵام ئەو پۆتانسیێلە دنیا و خەڵکدا هەبوو کە زۆر پێشوازشی گەرم و گوڕ و باشی لێکرا. پێشەکی بە خێراتنتان دەکەم ئەو فستیواڵە سێ ڕۆژە لە مەیدانی مەنگوڕان بەڕێوە چوو بەڕاستی دەتوانم بڵێم زۆق و شۆقی خەڵکی زۆر تایبەت بوو زۆر خۆش بوو بۆ شارێکی کە چەندین و چەند ساڵە بێبەشە لە سینەمایە لە منداڵێکی چکۆلەرە تا گەورە پیاوان و گەورە ژنان دەهاتن لەوێدا دەنیشتن تا درنگانێکی شەو پێکەوتاویان لە فیلمی دەکرد بەڕاستی ئەوە زۆر تایبەت بوو بۆ شار وازانیمان کە چنی فیلم هەمیشە بەردەوامە ینی دڵی خەڵکی داوە دەتوانێت شتێکی زۆر جیاواز بێت زۆرتری لە بەڕێوبەرەکانی ئەو خانمەی کە هەمکاریان کردو لەگەڵ ئەو فستیواڵە بەڕاستی خانمەکان بوون کە بە تەواوی قودرەت لە پشت بوون و هەمکاریان کردو و بەڕاستی هەم لە حزوریان لە خودی فستیواڵ لە دانیشتنە چاویلکردنەکان بە زۆرتری بەڕێوبەرەکانی ئەو کارش بەڕاستی خانمەکان بوون هەر. ئەم مەراسیمە بە ئامادەبوونی هونەرمەندان و ئەکتەران و سینەماکارانی 11 پارێزگای ئێران بەڕێوەچوو براوەکان لە بەشە جیاوازەکاندا ناسێنران خەڵات بە سەرکارە بەشداربووەکانی بەشە جیاوازەکانی باشترین سیناریۆ و باشترین کورتە فیلم و چەند بەشێکی دیکەی فستیواڵدا دابەشکرا. جەژنوارەی ئاسمان ئەمڕۆ 21م ڕۆژی چوارشەمبەی خەریکە ڕێوڕەسمی کۆتاییەکەی خۆی بەڕێوە دەباوە لەو ڕێوڕەسمەدا هەڵبژاردەکانی بەشەکانی فیلم و فیلمنامە و عەکس کە لەلایەن پسپۆڕانی باشی لە هەر یەک لە بەشەکاندا هەڵبژێردراون ئیعلام دەکردرێن و خەڵاتخوایان وەردەگرن و ئەمڕۆ بە نوعێکی تەجروبەیەکی 4 ڕۆژ فستیوالی بەجەماوەریەوە ئێمە تەجروبەیەکی باشمان بووە خۆشبەختانە بە جۆرێک توانیمان موقعیتێک پێک بێنین کە شاروەندانی مەهابادی بتوانن لە پەنایەک لە شوێنێکدا وەکو فەزای مەیدانی مەنگوڕان توانن تەجروبەی بینینی فیلم ببینن و لە دەوریە کۆبنەوە کات و ساتێکی بە نوعێکی دەتوانن بڵێن متەفاویت بخۆیان تەجروبە بکەن. جا هەرێک لە جوانەکان دەتوانن لەو بەشانەوە شرکت بکەن یا دەیبینن بخۆن ئەوان هان دەدا بۆ ئەوەی کە بۆ سمتی هونەر بچن. فستیواڵی ئاسمان بە گرنگیدان بە ئیکۆسیستمی زاگرۆس پێشوازی لە 300 بەرهەم لە بەشی فیلم و 800 بەرهەم لە بەشی وێنە لەلایەن هونەرمەندانی 11 پارێزگای ئێران کرا. مەبەست لە بەڕێوەچوونی ئەم فستیواڵە ناسانی توانە ڕەسەن و ناوخۆییەکان و بەرزکردنەوەی ئاستی هونەری و ناوچەی زاگرۆس بوو.
ئەم بۆنە هونەریە لەلایەن ئەنجومەنی ئیسلامی شار و شارەوانی مەهابات و پەیمانگای لاڤان فیلم وکریان بە هاوکاری ڕێکخراوی سینەماکاری وەزارەتی فەرهەنگ و ئیرشادی ئیسلامی و دامەزراوە پەیوەندیدارەکانی دیکە سازکرا بوو.